نیوانە بە هەوڵی هونەرمەندانی ناو هونەریەکانیان بەردەوام بن. بەڕاستی قیرانی دارایی کاریگەری ڕاستەوخۆ و نەرێنی کردوتە سەر پرۆژە گەورەکانی وەکو دەرهێنان و بەرهەمهێنانی فیلم و سینەما و فیستیڤاڵی نێودەوڵەتی وەکو فیستیڤاڵی کەلتوری گەلان و وەروەها مەقامات بۆ هەموو بەشەکانی کوردستان. لە ڕاستیە قەیرانەکە تەئسیری کردوتە ئەو کارە گەورانە، بەڵام کارەکانی دیکە بەردەوامە و ناهێڵین پەکی بکەوێت، بەڵام لە ڕاستیدا سنووردارە و ئەو هاوکاریانەی ئەو هەماهەنگیانەی کە پێشتر لەلایەنی مادیوە ئەکریان بەرامبەر بە گروپەکان ئێستا لەم کاتەدا زۆر قورسە زۆر ئەستەمە و ناکرێت. وەکەوەی هونەرمەندان و چالاکوانانی بەشداربووی پێشەنگاکە ئاماژیان پێکرد دانەوێت لە ڕێگەی زوومی کامیرەکانیانەوە ئەو کارە سات و مەترسیانە بخەنە ڕوو کە ڕوبڕووی ژینگە بووەتەوە لە باشووری کوردستان بۆ ئەوەی بە هەمووانەوە بتوانین پارێزگاری لە ژینگە و سروشتی کوردستان بکەین. سەرکەوت ئەحمەد، کەناڵی کورسات، کەلار. دوای ئەوەی 2 ساڵ شارۆچکەی منبەج لەژێر کۆنتڕۆڵی تێرۆریستانی داعشدا بووە، ژنانی شارۆچکەکە باس لەو نەهامەتیانە دەکەن کە بەهۆی ئەو تێرۆریستانەوە ڕوبەڕوویان بۆتەوە و دەڵێن تێرۆریستان جیا ڕوبەڕووی ئەشکەنجەیان دەکردنەوە. تیرۆریستانی داعش لە کاتی داگیرکردنی هەر ناوچەیەکدا دەست دەکەن بە چەوسانەوەی هاوڵاتیان و پێشێلکردنی مافە سەرەتایەکانیان. کچان و ژنانیش بە تایبەتی بەهۆی ئەو تیرۆریستانەوە ژیانیان ڕوبەڕووی مەترسی و توند و تیژی و چەندین نەهامەتی دەبێتەوە. ماوەی 2 ساڵیش شارۆچکەی منبەج لەژێر کۆنتڕۆڵی ئەو تیرۆریستانەدا بووە و بە چەندین شێوە ئازار و ئەشکەنجیان بەرامبەر دانیشتوانەکەی بەکارهێناوە. زۆر بەکەمی بچنە دەرەوە. وردە ژیان دەگەڕێتەوە بۆ شارۆچکەی منبەج لە باکووری سووریا و ژنان و کچانیش باسی ئەو نەهامەتیە دەکەن کە بەهۆی تیرۆریستانەوە ڕوبەڕووی بوونەتەوە. یەکێک لەو مناڵانەی لە شارۆچکەکەدا مابووە باز لەو تند و تیژیانە دەکات کە تیرۆریستان بەرامبەریان بەکاریان دەهێنا و دەڵێت سیستەمی خوێندنیشان لە خوێندنگاکەدا دەگۆڕی.